یا بەخەندا و پێکەنین و چاوی مەخموری دڵی بردم یار بەخەندا و پێکەنین و چاوی مەخموری دڵی بردم ئەو لە مەکتەب دەرسی سحری خوێندووە ئەو لە مەکتەب دەرسی سحری خوێندووە بۆیە یار وا فێڵی لێ کردم یار ئەمان 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 قەلبی من گەر چەشتی لاو لاو بێت و ناوتی تیا بکەنە ئاگری دوژمن بێتە ژیانم وەک چرا من پیا بکەن شەقشەقیکەن گۆشتی ئێسقانم یەک بە یەخوەی تێ بکەن بێترز منە دێمە مەیدان حکم ئازادیم دەوێت گەر نەخنچیە چۆن هەژارم سەرکەوێ لباش مرگم چ فایدایە بێیە سەر قەبرم لە بۆ شیوان لەباش مرگم چ فایدایە بێیە سەر قەبرم لە بۆ شیوان سرم ببڕا گۆشە گۆش سرم ببڕا گۆشە گۆش لەسەر لەو سێڕێگە بمنێژە 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 بەخوا و بە پێغەمبەر حەقت بەدەستە خۆت گەورەی بێدین خۆم غولامم بێدین خۆم غولامم ئەمان ئەمان ئەمان
خانەوادە و کەس و کار و میوانە ئازیزەکان هاوڕێیان و دۆستانی هونەرمەندی کۆچ کرد و کاکە حەمە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین بۆ ئەم مەراسیمە کە تایبەتە بە یادەوەریەکانی هونەرمەند حەمەڕانیەی. ئەم مەراسیمە لەسەر ئەرکی کۆمەڵێک هاوڕێ و دڵسۆزی کاکە حەمە هاتۆتە بەرهەم. سەرەتا پێش هەموو شتێ با هەمومان دەقیقەیەک بوەستین بۆ گیانی پاکی ئەم هونەرمەندە و تێگڕای شەهیدان و کۆچ کردوانی سەرجەم کوردستان. سواز بۆ هەموو لایەک فەرموون. بەڕێزان پێش هەموو شتێ بە داگیرساندنی کۆمەڵێک مۆم دەست بە مەراسیمەکەمانەکەین کە لەلایەن کۆمەڵێک خوێندکاری پەیمانە جوانەکانی سلەیمانیەوە دادەگیرسێنرێ باو خوێندکارە بەڕێزانە بفەرموون. سواز بۆ خوێندکارە بەڕێزانە. هونەرمەند حەمە ڕەشید عەبدوڵڵا ناسراو بە حەمەڕانیەیی لە ڕێکەوتی 1 ساڵی 1965 لە شاری ڕانیا هاتوۆتە دنیاوە. لە بنەماڵەیەکی هونەردۆست و کورتپەروەر هاتوۆتە دنیاوە. باوکی ناوی ڕەشید عەبدوڵڵا ناسراو بە ڕەشید حەیرانە. لە تەمەنی 5 ساڵیدا باوکی شەهید کراوە و بێبەش بووە لە نازی باوکایەتی.
لە تەمەنی 6 ساڵیدا پۆلی یەکەمی سەرەتایی لە شاری کۆیە لە خوێندنگەی ئەولا تاو کردووە. پاشان لەگەڵ خێزانەکەیاندا دەچنا شاری ڕانیە نیشتەجێ بن و بەردەوام دەبێت لە خوێندن تا پۆلی شەشەمی سەرەتایی. بەڵام بەهۆی نەهامەتی و نەداریەوە نەیتوانیوە درێژە بە خوێندن بدا. لە سەرەتای تەمەنیەوە پەیوەندی بە ڕیزەکانی شۆڕشەوە کردووە و لە ناو شار چالاکی ئەنجام داوە. سەرەتا پەیوەندی کردووە بە سوارئاغا لە ساڵی 1970 لە ناوچەی دۆڵێ و بالیسان و سەرکەبکان لە دەشتی کۆیەوە. دواتر لە ساڵی 1983 دەچێتە لای شەهید عەلی نەبی و لەوێ درێژە بە خەبا دەدات. جارێک بە سەختی بریندارە بێت لە قەرەنیاغا. پاش چاکبوونەوەی هەر بەردەوامە بێ لە خەبات. ساڵی 1986 بۆ ماوەیەک دا ئەبڕێ بەهۆی کاری هونەریەوە. دواتر لە بەهاری ساڵی 1991دا بەشداری ڕاپەڕینە مەزنەکەی ڕانیە و ئازادکردنی شاری کەرکووگەکا و هەتا دواساتەکانی ژیانی لەسەر خەبات و هونەر بەردەوامە بێ. حەمەڕانیەی لە خێزانەکەیدا پێنجەمین مناڵە و لە دوای شەوقی و قومریە و قوباد و نەجاد و محەممەد هاتووە. لە دوای ئەوانی شیوا و دڵشاد. بەهرە هونەریەکانی کاکە حەما هەر لە سەرەتای چوونە قوتابخانە سەری هەڵداوە. سەرەتا مامۆستا سیامەند هاندەری بووە بۆ ئەوەی پێنجشەممان لە گۆڕەپانی قوتابخانەکەدا سرود و گۆرانی بڵێ. لە ساڵی 1970ەوە خولیای ژەنینی ئامێری قاع بووە. 1970 لە شاری سلەیمانی بەشداری کۆنسێرتی میوزیک و گۆرانی کردووە بە ئامێری ئیقاع و پلەی یەکەمی بەدەستێناوە. هەر لەو ساڵەوە بەردەوام کاری هونەری کردووە، چەند جۆرێک ئامێری ژەنیوە وەک شمشاڵ و ساز و ئیقاع. هەروەها بە گۆرانی وتن بەشداری کردووە لە هەموو یادەکانی خوالێ خۆش بوو هونەرمەند تایر تۆفیق. ئەندامی کارای تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد و ئەندامی کارای سەندیکای هونەرمەندانی کوردستان بووە. لێپرساوی گروپی موزیکی کۆمەڵەی پێشمەرگە دیرینەکان بوو. هونەرمەند لە سەرەتادا بە محەممەد ڕەشید ناسرا بوو تا ساڵی 1991 هاتە شاری سلەیمانی و ژیانی هاوسەری پێکێنا. پاشان لەگەڵ چەند تیپێکی مۆسیقی سلەیمانی بەشداری ئاهەنگ و کۆنسێرتی کردووە. هونەرمەند جەزای ساس نازناوی حەمەڕانیەی پێبەخشیوە. ئیتر هەر لەو کاتەوە هونەرمەند بە حەمەڕانیەی ناوبانگی دەرکرد. هونەرمەند حەمەڕانیەی وەک ژەنیارێک بە ئامێری ساز و شمشاڵ بەشداری و هاوکاری ئەم هونەرمەندانی کردووە. هونەرمەندان تایری خەلیلی، میدیا حسین، عوسمان عەلی، زاهیر جەلال، عەتا چاوشین، محمود محەممەد، ئیسماعیل ئیبراهیم، بەرزان وەهاب، محەممەد ڕەوف کەرکووکی و ئەمیر حەسەن و کامەران عومەر. بەشداری لە چەندین ئاهەنگ و فیستیڤاڵیشدا کردووە. لەوانە لە یادی لە هەموو یادەکانی هونەرمەند تایر تۆفیق. بەشداری لە فیستیڤاڵی ساڵانە لە ڕانیە ساڵی 1980. پێشبڕکێی ژەنین بە ئامێری شمشاڵ ساڵی 1985. ئاهەنگی ڕۆژی شانۆی گیانی ساڵی 1980. بەشداری لە یادی هونەرمەند ماملێ ساڵی 2000. لە زۆربەی بەرنامە ڕاستەوخۆکاندا وەک ژەنیار بەشداری کردووە. جگە لەمانە و چەندین فیستیڤاڵ و ئاهەنگ و دیداری تایبەتی هونەری لە زۆربەی شار و شارۆچەکان و کەناڵە تەلەڤیزیۆنیەکاندا هونەرمەند حەمەڕانیەی بەشداری کردووە. دوایین بەرهەمی هونەری کە بەشداری تیا کردووە ئاهەنگی شەوی یەکی ساڵی 2014 بوو بۆ پێشمەرگە دێرینەکان کە لە هۆڵی پێشمەرگە دێرینەکان سازکرا. بەداخ و پەژارێکی زۆرەوە چڕ ڕۆژ بەر لەمە و بەر لە ئێستا هونەرمەند حەمەڕانی کۆچی دوایی کرد. هونەرمەند لە پاشخۆی 3 مناڵی بەجێ هێشتووە بە ناوی ڕەشید و ڕەوەز و نیگا. هەزار سڵاو لە گیانی پاکی ئەم هونەرمەندە کۆچ کردووە و تێگڕای شەهیدەکان و کۆچ کردوانی ڕێگای ڕزگاری کوردستان و هەموو هونەرمەندانی کۆچ کردووە.
ئێستا ژووتارێکتان پێشکەشەکرێت لەلایەن بەڕێز نیاز نووری نەقیبی سەندیکای هونەرمەندانی کوردستان. با کاک نیاز فەرمێت. ئامادەوانی بەڕێز، هونەرمەندانی خۆشەویست، خانەوادەی بەڕێزی هونەرمەندی هاوڕێم کاک حەمەڕانی، کاروانی ژیان و مردن لە هەموو دنیادا یەکێکە لە نهێنیەکان و یەکێکە لە کارە سەرسوڕهێنەرەکانی دنیای بەشەریەت. زۆرن ئەوانەی کە ئەژین و زۆرن ئەوانەی کە ئەمرن، بەڵام کەمن ئەوانەی کە یاد و یادەوەری و شتێک بۆ ئێمە بەجێڵن کە بتوانین تا ساتە وەختێکی دوور لە یادیان نەکەین. لە کۆمەڵگای کوردەواریە ئەدیبان، هونەرمەندان، ئەو کەسانەی کە ئەتوانن کاریگەری لەسەر ئەم کۆمەڵگایە و لەسەر کەسایەتی ئەم کۆمەڵگایە دابنێن، ئەو کەسانن کە زۆربەی خۆشەویستی کۆمەڵانی خەڵکیان بۆ خۆیان داگیر کردووە و بوونەتە بەشێک لە ژیانی خەڵک و خەڵکیش بۆتە بەشێک لە ژیانی ئەوان و خەمی ئەم کۆمەڵگایە و خەمی هونەرەکەی و خەمی ئەدەبەکەی بۆتە حادسێکی گەورەی ئەو کەسانە. زەحمەتە باز لە یەکێک بکەی کە بەجێ هێشت بێتین و هاوڕێت بوو بێ. زەحمەتە باز لە یەکێک بکەی کە بەجێمان بێڵێ و هونەرمەند بوو بێ و توانی بێتی بزە بخاتە سەر لێوی زۆربەی خەڵک، توانی بێتی خۆشی بگەێنێ بە خەڵک، توانی بێتی نەشئە بگەێنێ بە خەڵک. لەناو ئەو هەموو جەنجاڵی ژیانەی کۆمەڵگای کوردەواری پێ تێپەڕبووە، هەر لە ساڵانی پێش ڕاپەڕین و تەنانەت ساڵانی دوای ڕاپەڕین و هەتا ئێستاش کۆمەڵگای کوردەواری و هەرێمی کوردستان بە کۆمەڵێک نەهامەتی و وەزعی ناخۆش و بارودۆخی جیاجا تێپەڕیوە. ئەوانەی کە توانیویانە تۆزێک سەبووری بدەنەوە بە خەڵک، بەڕای من بە پلەی یەکەم هونەرمەندانن، پاشان نووسەرانن، پاشان هەندێک لەو کەسانی کە توانیویانە کاریگەریان لەسەر کایە جیاجەکانی ژیان لە هەرێمی کوردستانە هەبێت. ناسینم بۆ کاکە حەمەڕانی یەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 90ەکان، کاتێک تیپی مۆسیقای شەید کابان لە مەڵبەتی ڕێخستنی سلەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کرا. کاکە حەمە یەکێک بوو لە دامەزرێنەران و ئەندامانی سەرەتایەکانی ئەو تیپە. من کاکە حەمەم پێشتر نەناسی بوو و لە تەمەنی خۆشمانەم بینی بوو، لەبەرەوەی من لە سلێمانی گەورە بووم و ئەویش لە ڕانێ و کۆیە. لەو کاتەوە پەیوەندی من و کاکە حەمە دەستی پێ کردووە و چاودێریکردن و تابعکردن بۆ کارەکانی بەردەوام بووە تا دوا ساتەکانی ژیانی. کاکە حەمە هونەرمەندێکی لێهاتووی لێو بە بزەی شارەزا لە چەند ئامێرێکی مۆسیقا و دەنگخۆش بە مانای کەلیمە کە لە چەندین کۆڕ و کۆبوونەوە و دانیشتی تایبەتیە بەیەکەوە دانیشتوین و جۆمان بۆ یەکتری گرتووە و جۆمان لە ژەنینی مۆسیقاکەی گرتووە. یەکێک لە هەر ئەو شتانی کە حەمەڕانی پێ لە یاد ناچێ ئەو دەموو چاوە پێکەنیناوی ئەو بزەی کە لەسەر لێی بوو بەردەوام. هەمیشە بە پێکەنینەوە هاتە پێشەوە، بە پێکەنینەوە قسەی لەگەڵە کردی، بە پێکەنینەوە باوەشی بۆ ئەکردیتەوە. هەموو کاتێکیش دڵنیا بووین کە لەژێر ئەو بزەی پێکەنینەدا خەمێکی گەورە هەیە، ئەویش خەمی خۆیەتی وەکو مرۆڤ، وەکو مرۆڤێکی کورد، وەکو باوکێک، وەکو تاکێکی ئەم کۆمەڵگایە.